طيب سامی وەزیری دارایی عێراق سێ مەرجی هەیە بۆ ناردنی موچەی مانگی دەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. من ئێستا پێتان دەڵێم ئەو سێ مەرجە چییە؟ یەکەمیان ناردنی میزان مراجعە یاخود تەرازووی پێداچوونەوە کە بریتیە لە راپۆرتی داهات و خەرجیەکانی هەرێم بۆ مانگی دا. و خاڵی دووەمیان یاخود مەرجی دووەمی تەیب سامی بۆ ناردنی موچەی مانگیدەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بریتیە لە ئەو 120 ملیارەی کە داهاتی ناوخۆیە خود داهاتی نانەوتی هەرێمە مانگانە بۆ بەغدا دەنێردرێ. و مەرجی سێمیشیان ئامادەکردنی راپۆرتێکە سەبارەت بە ڕێژە یاخود بڕی هەناردەکردنی نەوتی هەرێم لە مانگیدا واتە چەند هەزار بەرمیل نەوت لە مانگی دەدا لە هەرێمەوە هەناردەکراوە و هەروەها داهاتەکەشی چەندێکە. ئەگەر بێت و هەرێم لەمڕۆدا تەواوی مەرجەکانی تەیب سامی وەزیری دارایی عێراق جێبەجێ بکە لە سبەینێدا بەغدا دەست بە ڕێکارەکانی ناردنی موچەی مانگی دەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکات.